سەرەتا بیر لەوە کراوەتەوە چۆن ئەم شوێنە دروست کراوە لەلایەن دەوڵەتی بابانەوە سلێمان پاشای بابان وەمانە کاتی هاتوودەمتە ناو شاری سلێمانی کە لە قەڵاچوالانەوە ویسویانە شار بنیاد مرێن دوای ئەوەی شار بنیاد نراوە بیر لەوە کراوە شوێنێکی ئاوا دروست کرێ بۆ بەڕێوەبردننی دانیشتوانی شاری سلێمانی و دەوروبەری. چاکترین شوێن ئێران هەڵبژاردووە مێژووی دروستکردنی ئەگەڕێتەوە بۆ چەند ساڵێکی کەم دوای دروستبوونی شاری سلێمانی کە بیریان لە دروستنی شاری سلێمانی کردووەتەوانێت ساڵی 1984 دوای ئەو مێژووەش ئێران بنیاد ناوە واتە مێژوەکەی گەڕێتەوە بۆ چەند ساڵێک دوای ساڵی 1984 سەرەتا ئەم بینایە کە دروست کراوە یەک قات بووە بە شێوەی شکلی کۆنی 200 ساڵ پێش ئێستا تقریبەن با بڵین سەقفەکەی کۆنکرێت نەبووە هەری ئەحتیادی دارەڕا بوو قوڕەکاری بووە لە دوای ئەوە کە حربی عالەمی یەکەم دەستی پێکردووە و دوای ئەو مێژوەش شێ مەحموو با بڵین لە شاری سلێمانیە زۆر دەسەڵاتدار بوو و دەسەڵاتدارێکی وا بووە کە شوێنەکەی دیاریکراوە بێ سەرای سلێمانی هەڵبژاردووە. لە دوای ئەو مێژووە ئینگلیز کەوا لەگەڵ شێ مەحمووە بووە بە شەڕیان و شێ مەحموو شکستیێناوە ئینگلیز دەسەڵاتی پیا کردووە لە شاری سلێمانیە ئەم بینای سەرای کۆنی سلێمانیە ساڵی 1928 تێگیراوە لەلایەن ئینگلیزەکانەوە بە شێوەیەکی جوان بەم شێوەی کایبینین کراوە بە دوو قات. بە پێ تێپەڕبوونی مێژوو چەندەها جار لەم بینایە ئیدارەی تیا بەڕێوە براوە ماوەیەک ئیدارە مەحەلی بووە ماوەیەک بەڕێوەبەرێتی پەروەردە بووە ماوەیەک دادگای سلێمانی لێرە بووە ماوەیەک شوڕتەی گشتی سلێمانی لێرە بووە ئیتر ئا بە پێی زەمن ئەم بینایە بۆ هەموو کات و حاڵەتی خۆشی و ناخۆشی شاری سلێمانی لێرە وەسەری هەڵاوە چەند جار بەردەمی سەرای سلێمانی کۆڕی کۆبوونەوەی شاعیران و نووسەران و ئەدیبان و هونەرمەندە ناودارەکانی نەک سلێمانی دەرەوەی کوردستانیش بووە تا چەند ساڵێک پێش ئێستا شەقی شاری سلێمانی بووە و دروستبوونی ئەم بینایە پێکهاتەی دروستبوونی ئەم بینایە پێکهاتووە لە بەردی مەڵکەندی ئەم بەردانیان هێناوە ئیتر بە هەر شێوەیەک بوو بێت و پێکهاتەکەی ئەتوانین بڵێن لە قسڵ و لە گەچ و لە مەخیرات چیمەنتۆ و بەعزەمەوادێکیان بۆ نوێکردنەوە بە شێوەیەکی جوان کە نوێژەن کراوەتوانێ وێنەکان وەرگرتە بوو هەر بە شێوەی وێنەکەی کۆنی سەدەی 19 پشتی سەرا لە کاتی نوێژەنکردنەوەیە چەند ئەسڵەحە و سیلاحێکی تیا دۆزرایەوانێ کە هەمووی مێژوەکەی گەڕێتەوە بۆ زەمانەی شێ مەحمووی حەفید. ئێوە ێساژە و سیلاحانە لە شوێنێکە لە پشتی سەرا پارێزراوە لە ناو شوێنەکە کە بە شوشەی سکۆرێ داپۆشراوە بەڵام بەداخەوانێ کە سەرمای زستان و گەرمای هاوین کاری تێ کردووە بە پێی زەمن هەمووی ژەنگ یەڵێناوە بەداخەوانێ وایە شوێنێکی چاکتی بۆ دابین بکرێ کە دروست کرایەوانێ با بڵێن شێوەکەی تقریبەن نزیکەی 43 ژوورە بە هەردوو قاتەکە لە هەموو ژوورێکیە کوورەی ئاگریتیە کوورەکان هەمووی دوو کەڵکێشی هەیە دوو کەڵکێشەکان هەمووی ڕۆشتووە بۆ سەربان بە 4-5 ژووریان یەک دوو کەڵکێشی مشتەرەکی هەیە لەسەری سەرەوە. لە دوای 2010 کە تەعمیر کرایەوانێ لەم ساڵی ئەخیرە بە شێوەیەک سەرای کۆنی سلێمانیان داناوە وەک مۆزەخانەیەک بۆی
حەج کەسیات ئەم شارە مێژووی ئەم شارە بناسێ بەوەی ئەم بینای کۆنی سەرای سلێمانیەوە